لەم بەشەی گفتوگۆکە بەرەبەرە ئەو پرسیارە ئەساسی کە هەست دەکەم هەتا کۆتایی گفتوگۆکەی تر ینی ئەم پرسیارە حزوری هەیە لێرە لەم بەشەی گفتوگۆکە و پرسیارە سکرات دەکات و دەبێتە ئەساس بۆ هەموو گفتوگۆکە بەمانایەکی تر ئەم پرسیارە و پرسیارەیە کە دەبێت لەم گفتوگۆیەدا وەڵام بدرێتەوە و ئەوەش وەڵامی دەداتەوە بەرپرسیارە لە وەڵامدانەوەی پرۆتاگۆراسە چونکە پرۆتاگۆراس خۆی بەپێی ئەو پێناسەی کە بۆ خۆی کردوویەتی دەبێ وەڵامی ئەم پرسیارە لای ئەو بێت و سکراتیش لە ڕێگەی ئەم پرسیارەوە ئەوە لە پرۆتاگۆراسە ئاشکرا دەکات کە وەڵامی ئەم پرسیارە لای ئەو نییە و ئەوەی ئەو ئیدعای دەکات لە لای نییە سکرات دوای ئەوە دەڵێ من هەر لەو سەرەتایەوە دەست پێ دەکەم ئەو دەڵێ باایتر گفتوگۆکەمان دەست پێ بکەین من حازرم لە بەردەم ئەو میوانانە گفتوگۆکە بکەین لەبەرەوە شان و باڵێ من وایە و من ئاوا بەهێزم و ئاوان یعنی من ئەوەندە بەهێزم سۆفستایەکانی تر بەردەوام خۆیان شاردووەتەوە لەوەی کە بڵێن سۆفیستین بەڵام من ئەوەندە بوێر و ئازام بە ئاشکرا من دەڵێم سۆفیستم لەبەر ئەوە من دەوا ناتەسم کە لە بەردەم میوانەکانە ئەم گفتوگۆیە بکەین فەمانەوە لە وانەکانی گۆلگیاسان دەشدەیە ناچمە سەری دەوێت بە درێژی و بە وردیش باسم کردووە کە سۆفیست دایمە خەیاڵی لای چ شتێکە وە چۆن ئەو حاڵەتی عاشقە جەماوەربوون عاشقە دیمۆس سۆفیست عاشقە دیمۆسە وە چۆن دەیەوێتە و پەیوەندیە لەگەڵ ماشوقەکەی کە جەماوەرە دیمۆسە بێڵێتەوە و لەسەر ئەساسی ئەو پەیوەندیە ئەو دەتوانێت بمێنێت جا لێرەش ئەوی شەر خەیاڵی لای ینی کارێکتەرەکەی خۆیەتی وێنەی خۆی لای ئەوانی تر و لێرە لەم گفتوگۆیا وەکو وا بێ شەڕی وێنەکان جەنگی وێنەکان دەست پێ بکە لە کاتێکە لای سکرات جەنگی ئەم وێنانە وجودی نییە بەس لای پرۆتاگۆراس و گۆرگیاسیش ئەم وێنەیە ئەساسی هەموو شتەکەیە چونکە ئەوەی کە کار دەکات ئەم وێنە سایکۆلۆژیەکە ئەم تعریفە سایکۆلۆژی کە دەکرێت ئەو وێنەیە کە کەسێک بۆ خۆی دەیکێشێت و لە ڕێگەیەوە جەماوەرەکە بۆ خۆی ڕادەکێشێت جا سوکراتیش ئەوەیە پرسیارەکە بە شێوەیەک ئەو پرسیارە دەکا ینی ئەو وێنەیە ئەو سێبەرە کە لە لای خەڵک ڕاستەقینەیە دەیخاتە ژێر بەرپرسیارەتیەک کە دەبێ ئەوەی ڕاستەقینەیە دەتوانێت ئەو بەرپرسیارەتی هەڵگرێت نەک سێبەرەکە لەبەرەوە کاتێک ئەمە دەخاتە سەر سێبەرەکە توانای هەڵگرتنی نییە لە ڕێگەی ئەوە کە ئەم سێبەرە قودرەی هەڵگرتنی ئەمەی نییە کە سوکرات دەیخاتە ئەستۆی لە کاتێکە ئیدعای دەکا سێبەرەکە ئاشکرا دەبێ وەک سێبەر لە کاتێکە سێبەرەکە خۆی وانیشان دەدا کە شتە کە ئەوەیە کە ڕاستەقینەیە لە ڕێگەیان پرسیارەوە هەرەمەیە سوکرات بوارێک ساز دەکا لە ڕێگەی پرسیارەوە بۆ ئەوەی کە ڕاستەقینەیە لە ناو بارەکە ئاشکرا بێ ئەوەی کە ساختەیە ئاشکرا بێت جا سوکرات دەگەڕێتەوە بۆ پرسیاری یەکەمی کە لێ کرد و بەڵام ئەو چی کرد ئەو وەڵامی پرسیارەکەی نەدایەوە ئەو هات باسی خۆی کرد یعنی لە هەموو سۆفیست و وتاربێژیش وەک سۆفیست لە هەموو قسەکردنی گفتوگۆیەکە خۆی وجودی خۆی وەک کارێکتەرێک بەردەوام حازرە ینی لە ڕێگەی ئەو بابەتەی باسی دەکا باسی گەورەی خۆی دەکات من ئاوام کردیانی لە شتێک باز دەکا بەس لە ڕێگەیەوە وێنای خۆی دەکاتەوە بۆ ئەوانی تر چونکە ئەوەی کە و شەرعیەت دەدا ڕەوایەتی دەدا بە قەولەکانی قسەکانی
ئەو وێنایەیە کە دووسی دەکات فەرزەن ئێمە کەسێک زانیمان ئەندازیارە وامانزانی ئەندازیارە هەر قسێککە لەبارەی ئەندازەوە کە ئێمە هیچی لەبارەوە نازانین قسەکەی بەچی وەردەگرین با وەردەگرین کە قسەیەکی ڕاستە ینی ئەمە ئەندازیارێکی لێ هاتووە فەرزان ئەگەر کەسێک خۆی کردووە بە ئەندازیار وە خەڵکانێک هەیە نازانن ئەندازە چییە ئەم کەسە دێت وەکو ئەندازیارێک دەچێتە ئەو دۆخەوە قسە دەکا ئەگەر ئەو شتانەشی ئەو تەمەنە شتانەی دێڵێ ئەندازیارێک گوێی لێ بێت دەزانێ ئەم شتانە هیچی ڕاست نین بەڵام ئەو کەسانەی کە نازانن ئەندازە چییە ئەوانە بە ڕاستی دەبینن ئەوەی کەوا دەکە ئەوان قەنەعەت بێنن بەوەی کە ئەم قسانە قسەی ئەندازیارێکە چییە ئەوەیە کە ئەم کەسە ساختەیە ئەم سۆفیستە توانیویەتی وەک لە ڕێگەی قسەکردنی لەسەر ئەندازەکە و شێوازی قسەکردن و کۆمەڵە ئەسلوب کە بەکاری دێنێ ینی لە ڕێگەی تەمسیلکردنی شتانێکی ئەندازیارەوە چی دەکا خەڵکەکە وا لێ دەکا بڕوا بێنن کە ئەندازیارە کە بڕواشیان هێنا ئەندازیارە ئەو کاتە ئەم شتێک بڵێ ئەوان ئەوە دەکەن ئەمە ئیشی سۆفیستە ینی ئیشەکەی لەلایەکەوە وێنە سازیە لەبەر ئەوە لە هەر باسکردنێکیا چی حاضر دەبێت جەختکردنەوە لەسەر وێنەکەی خۆی و کێشانەوەی وێنەکەی خۆی حاضر دەبێت جا لەم قسانەی کرد پرۆتاگۆراس دەیکا کە لەوانەکەی پێشوو باسمان کرد سەر دەکەی خۆی حاضرە لەنەوەیەکە دەڵێ سۆفیستەکانی تر ئاوا بوون ئەو ڕێگەیان هەبوو ئەمە لە کاتێکە پرسیارەکەی سوکران لەبارەی شتێکەوەی ئەو دێ چی دەکات ئەو دێ خۆی دەکاتە بابەت ئەڵێ بەڵام من دەڵێم سۆفیستم من وەکو ئەوان ناکەم ئەمە باسکردنی خۆیەتی دوای ئەوە یەکسەر دەڵێ من لەبەر ئەوەی ئەمەم باکم نییە بەوەی لە بەردەم میوانەکان ناگفتوگۆکە بکەن یا بەتەنیا یانی من ناترسم هەر ئەم قسەیە کە دەڵێ من ناترسم خۆی چی دەگەیەنێ ئەوە دەگەیەنێ کە ئەو لە خەمی وێنەکایەتی ئەو وێنەی ئەو تعریفەی ئەو پێناسەی کە لە ناو سایکۆلۆژیای ئەوانی ترە دروستی کردو سوکرات دەڵێ من لەو سەرەتایەوە دەست پێ دەکەمەوە کە کەمێک لەمە بەردەستم پێ کرد هەر بۆ ئەوە شاتین بۆ لای تۆ یانە ئەو سەرەتایی ئەوەی کە پێشتر پرسیارەکەمان کرد ئەڵێ ئەمە بیکراتە زۆر حەز دەکا ببێ بە شاگردی تۆ وەک خۆی دەڵێت ئەو دەیەوێ ئەوە بزانێت ئەوە بزانێت گەربوو بە شاگردی تۆ و لەگەڵ تابوو لەمە چی دەکەوێتەوە ئەوەی دەمانەوێت بیڵی نەمێت ئەو بوو لە وانەکانی پێشووە باس لەوە دەکات دەڵێ بۆ نمونە کەسێک دەچێت بۆ لای پەیکەرتاشێک پەیکەرسازێک ماوەیەک لە لای دەبێ بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەڵێ دواتر دەچێت پارەی بۆ دەبا یەکێک پێی بڵێ ئەرێ و پارەیە بۆ دەدەیت بەو کەسە بە چ سیفەتێک دەیدەیتێ ئەو وەڵامەکەی چییە دەڵێ و پەیکەر تاشە ئەگەر بڵێن باشە لە بەرامبەر چی دێەوە پەیکەرتاشە بەس چی کردووە چی لە تۆ کردووە لە وەڵامی ئەمە دەڵێ منی کردووە بە پەیکەرتاش وەکو خۆی یانی فێری پێکەرسازی کردو جا ئەمە کاو دەچێت بۆ لای پەیکەرسازەکە لە ڕێگەی پەیکەرسازەکە و ژان لەگەڵ پەیکەرسازەکە ئەمیش دەبێتە پەیکەرساز پرسیارەکەی سوکراتەوەی ئەڵێ پرۆتاگۆراس کاتێک ئەپیکرات دێ بۆ لای تۆ لەگەڵ تۆ دەژی و چی لێ دێت لەم پێکەوە بوونە چی دەکەوێتەوە ئەگەر لە پێکەوە بوونی لەگەڵ پەیکەرسازەکە بێ بە پەیکەرساز و لەگەڵ پزیشکێک بێ بە پزیشک و لەگەڵ هونەرمەندێک وێنە کێشێک بێ بە وێنە کێش و ئەی لەگەڵ تۆ دەبێ بەچی ئەمە تاوان پرسیارە لەبارەی ئەوەوە بۆنوەر پەیکەر ساز هونەری پەیکەرسازی دەزانێت پزیشک هونەری پزیشکی ئەی سۆفیست چ هونەرێک دەزانێت یعنی هونەری سۆفیست چییە و بەم هونەرە کاتی ئێمە دەکا بە سۆفیست
دەمانکە بەچی تەمانە لێرەوەیە دەکەی فعلەن دەمانکە بە هیچ ینی کێشەکە ئەوەیە سۆفیست نامانکە بە شتێک بەس پیشەیەکان وانین پیشەیەکان دەمانکەن بە شتێک بەس سۆفیست نامانکە بە شتێک بەڵام دەشمانکە بە هەموو شتێک دەمانکە بە هەموو شتێک لەوێەوە کە دەتوانێت یارمەتیمان دەدا بۆ ئەوەی ئێمە بتوانین خۆمان لە پێشچاوی جەماوەرە بکەین بە هەر شتێک لەو شتانە بۆ نمونە خۆمان بکەین بە پزیشک لە پێشچاوی جەماوەر خۆمان بکەین بە ئەندازیار یا فلان یا فلان یعنی ئەو دەتوانێت یارمەتیمان بدا لە بەردەم جەماوەرێکی غافڵ و بێئاگا لەو پیشانە خۆمان بکەین بەوانەی بەوەی کە دەمانێت لەبەر ئەوە سۆفیست دەتوانێت بمانکە بە هەموو شتێک بەڵام ناشمانکە بە هیچ شتێک دەمانکە بە هەموو شتێک بەڵام ئەوەی کە دەبین بەو شتە ساختەیە نامانکە بە هیچ شتێک چونکە ئەو فعلەن اختصاسێکی نییە پیشەیەکی نییە هونەرێکی لا نییە تاوەکو لە ڕێگەی ئەو هونەرەوە فێرمان بکەوەی مەژبین بەوە لەبەرەوە سۆفیست بەڕاستی شتێکی عەجایبە سۆفیست خاوەندی سێبەرەکانە خۆڵقێنەری سێبەرەکانە وە لە کۆمەلگایەکە کە سێبەرەکان لە پەیوەندیان ئەوە حتمەن سۆفیست لەوێ هەیە سۆفیست وەک شخصێک نا هانی جاری وا هەیە فعلەن هەر کۆمەلگا کۆی کۆمەلگا هەر دەبێتە سۆفستاییەکی سۆفیستێکی گەورە تۆ لە هەر دەنگت گوێت لە هەر شتێ دەگری گوێت لە چییە لە سۆفیستە گوێت لە گەورەکردن و بەرزکردنەوە و جوانکردن و ئەمانەیە لەو لاوەی گوێت لەوە دەبێت شتێک ناشرین دەکرێت دەهێنرێتە خوارێ خراپ دەکرێت ئەمە دەکرێت کاتێک ئەمانە دەبیستی ئەمە کێیە دەدوێ ئەمە سۆفیستە دەدوێ باسم کرد سۆفیست کەس نەبێ بەڵام دەکرێت هەمووشمان بینیانێ لە لەحزەیەکە هەر یەکەمان ببێ بە سۆفیست وە سۆفیست گزارشتە لە مەیلێکی غەریزی لەناو ئێمە کە مەیلی ساختە چێتیە ساختەکردنی شتەکان و ئینسان خۆی بە سروشتی قودرەتی چی تایە قودرەتی ساختەکردنی تایە تەمان قودرەتی خوڵقاندنیشی تایە ساختەکردن شتێکە بە ساختە دروستی دەکەیت وەکوتم جۆرێکی لە جۆرەکە لە دروستکردن بەڵام دروستکردنێکی وەهمیە ئەڵێ باشە ئەو هات لەگەڵ تۆ دەبێ بەچی لەگەڵ فلان دەبێ بە فلان لەگەڵ فلان دەبێ بە فلان ئەی لەگەڵ تۆ دەبێ بەچی بزانین پرۆتاگۆراسی جواب دەداتەوە اینجا ڕوو دەکاتە ئەپیکرات دەڵێ کوڕی گەنج تۆ گەر بتێ ببی بە شاگردی من ئەوە دوای ڕۆژێک کە لەگەڵما بەسەری دەبیت و دەگەڕێیتەوە بۆ ماڵەکەی خۆیت ئەوە تۆ چاکتر بوویت بۆ ڕۆژەکانی دوایش بامان شێوە و بەم شێوەیە ڕۆژ بە ڕۆژ چاکتر و چاکتر دەبیت شکرات یعنی ئیشەکەی چییە؟ ئەڵێ ئەگەر تۆ هاتی بۆ لای من چاکتر دەبی تەوان چاکتر دەبی هیچمان پێ ناڵێ لەوەی کە لە چیدا چاکتر دەبێت دەبێت بەچی هەر دەڵێ چاکتر دەبی ئانی ئەمە جوابی ئەوە نییە چاکتر دەبی لە چییە وەکو چۆن ناوبانگ پێیا دەکەیت تۆ ئەی ناوبانگ پێیا دەکەی ناوبانگ دەبێت لەسەر ئەساسی شتێک بێت ناوبانگ لە چییە پێیا دەکەم کە دەبێ هەر ئیلانە ناوبانگیش بێت دەبێت لە شتێکا بێت ئێمنیش چاک دەبم چاکتر دەبم ڕۆژ بە ڕۆژ چاکتر دەبم و دەشمە پێشەوە لە چییە لە چی دەشمە پێشەوە لەبەرەوە ئەم ڕستەیە سیرکەن ئاڵێ چاکتر دەبی بەڵام هیچ نییە شتەکە ئەوەی کە تۆ تایە چاکتر دەبی وجودی نییە یعنی شتێک وتراوە بەبێ چی بەبێ ئەساسەکەی
یعنی ئەمە کوتم لە لۆجیکا تۆ ئەو شتە دەیە ئەوەی لە ئەستۆی شتێکی دەنەی دەبێت بابەتێک دەبێت تا تۆ شتێکی لەبارەوە بڵێ دەبێت بەفرە بێت تا بڵێ سپیە ئەمیش ئەم لێرە بابەتەکەی ون کردووە بابەتەکەی نییە بەڵام چی وتووە هەر وتوێتی سپیە وتوێتی چاکتر دەبی بەڵام لە چییە دیار نیە سوکراتیش پرسیارەکەی چییە ئەوەیە کە پێی بڵێ لە چیا چاکتر دەبێت تامان دواتر جارێکی تر حکایەتەکەی بۆ دەکاتەوە ئەڵێ من لە ڕێگەی کۆمەڵە نمونەوە هەوڵ دەدەم تێتگەیەنم کە پرسیارەکەی ئێمە لەبارەی چیەوەیە و ئەوەشت بۆ ڕۆشن کەمەوە ئەم جوابەی تۆ دەیدەیتەوە جوابی ئەو پرسیارە نییە کە ئێمە هەمانە لە تۆ سوکرات دەڵێ پرۆتاگۆراس ئەوەی کە دەیڵێ شتێکی سیر نییە وە شتێکی زۆر ئاسایی تەنانەت تۆ بەو هەموو تەمەن و زانستەشەوە گەر کەسێک فێری شتێکت بکات و تۆ نەیزانی ئەوە تۆ بەهۆی ئەمەوە چاکتر دەبیت یعنی تۆ لەگەڵ ئەوەشە کە ئەم عالمەی کەوا ناسراوی و ئەم تەمەن و خبرەیەت هەیە بەڵام لە مەجالێک لە مەجالەکانە کە تۆ لی نازانی ئەگەر کەسێک بێ فێرتکا بۆ نمونە شەترەنج نازانێت پرۆتاگۆراس بەڵام کەسێک دێ فێری شەترەنجی دەکا ئەگەر منداڵێکیش بێت ئەوە بەهۆی ئەوە کە لەگەڵ ئەم منداڵایە پرۆتاگۆراز ڕۆژ بە ڕۆژ لە شەترەنجە باشتر دەبێت بەڵام لە چیە لە شەترەنجە باشتر دەبێت هەڵە لەبەرەوە شتێکی ئاساییە ئەوە تۆش چاکتر دەبی ئەگەر لەگەڵ یەکێکابی بەس مەوزوعەکەی ئەمە نییە بەڵام ئەمە وەڵامی پرسیارەکەی ئەمە بەنمونەیەک بۆ درون دەکەمەوە کە پرسیارەکەمان لەبارەی چێوەیە اینجا دیسانەوە ئەو نمونانە دێنێتەوە کە بە شێوازێکی تر لە بەشەکەی پێشوە هێنایەوە بزانین نمونونەکانی ئەم جارە ئەوان تامان دووبارە بوونەوەی ئەم نمونانە لەوانەیە بۆ کەسێک کە تێکستەکە دەخوێنێتەوە مەمێل بێ ینی هەست کە ئەمە زیادەیە بۆ دووبارەی دەکاتەوە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە پێشتر وتوێت یار باماشەوە لە ڕێگەی نمونونەکانەوە کە ئیشکردنە لەسەر ئەوەی ئەو منتیقەیە ڕۆشن کاتەوە کام پرسیارەکەی لەبارەوە دەکا لەگەڵ ئەمەی لێرە دەیڵێ شێوازی ڕۆشنکردنەوەکە جیاوازە یعنی هەمان ڕێگای ڕۆشنکردنەوە نییە ئەو ڕێگای پێشوو ئەم ڕێگایە نییە ئە لێرە بۆیە ئەم دووبارەکردنەوەیە لە ڕاستیە هینیە حەشو نییە ئەوە نییە ویستی بێتیان درێژی کەنەوە محاوەرەکە زۆر دەرچێت ینی شتێکی ڕواڵەتی نییە فعلەن ئەمەی لێرە ئینە ئەم دووپاتکردنەوەیە کە لێرە هەیە دووپاتکردنەوە نییە ڕۆشن جارێکی تر سەر لە نوێ ڕۆشنکردنەوەی هەمە بابەتە بۆ ئەوەی ئەو بابەتە جارێکی تر لە بیرکردنەوەی ئێمە حازر بێت چونکە فکرەکان ئایدیاکان پێویستیان بەوەیە هەر بیرکردنەوە خۆی پێویستی بەوەیە زەمینە بەرەبەرە ساز بێت تا بیرکردنەوەت بکرێتەوە بەسەر بابەتێکە واتە بابەتێک دێتە ناو بیرکردنەوەتەوە لە ناو بیرکردنەوە تا ڕۆشن دەبێتەوە کاتی دەوێت و زەمینەی دەوێت بۆ ئەمە و پرسیار ئەو زەمینەیە کە ینی پرسیار ئەو هێزەیە کە زەمینەکە ساز دەکات ئەوەیە کە ئەو زەمینەیە بەرەبەرین دەکات و گەشی دەکاتەوە وا دەکا کە بیرکردنەوەت بکەوێتە کار بیرانەی هەن بێنە ناو بیرکردنەوەتەوە ئەمە شەر بامانشەوە ئێستا کاتی ئەمەمە دەخوێنینەوە بەرەبەرە ئێمەش لەگەڵ سوکراتا چی دەکەیت بەرەو بیرکردنەوەمان بەرەو ئەو شوێنە دەڕوات کە ئەو شوێنەیە وەڵامی پرسیارەکەی سوکراتی لێیە ئەو دەیەوێت لە ڕێگەمەوە سوکرات دەیەوێت لە ڕێگەمەوە پرۆتاگۆراس بەرەو ئەو شوێنە بەرێت تاوەکو وەڵامی پرسیارەکەی بداتەوە ئەڵێ بەنمونەیەک بۆ ڕوون دەکەمەوە کە پرسیارەکەمان لەبارەی چیەوەیە ئەڵێ وا دابنێ هیپۆکرات ینی ئەوەی کە ئەو گەنجەی کە هێناوێتی بۆ لای ئەم بۆی بێ بە سۆفیست لە بری ئەوەی لای تۆ ببێ بە شاگرد حەز دەکا بچێ بۆ لای ئەو گەنجەی کە لە هیراکیاوە هاتووە و ناوی زیکیسیبۆسە ئەو کاتێ دەچێت بۆ لای ئەو پرسیاری لێ دەکا ئەویش بامانشەوە وەک تۆ
وەڵامی دەداتەوە یعنی ئەو پرسیارەی کە ئێمە لە تۆمان کردووە ئەویش وەک تۆ ئەو وەڵامە دەداتەوە یعنی ئەو وەڵامە دەداتەوە ئەگەر تۆ لەگەڵ من بیت ڕۆژ دوای ڕۆژ چاکتر و چاکتر دەبیت دەڵێت گەل لەگەڵ مابی ڕۆژ بە ڕۆژ چاکتر دەبی گەل لە دوای ئەوە هی بۆ کرات لێی پرسی من لە چیدا چاکتر دەبم و لە چیدا بەرەو پێش دەڕۆم ئەویش وەڵام دەداتەوە لە هونەری وێنە کێشاندا کەواتە ئەو گەنجەی کە باسی دەکاتوە بۆ ئەسینە نیگار کێشە مامۆسای فێرکردنی نیگار کێشیشە ئەڵێ ئەو جواب دەداتەوە جوای پرسیارەکە دەداتەوە دەڵێت تۆ لەگەڵ منابی ڕۆژ بە ڕۆژ چاکتر دەبی بەڵام ئەگەر پێ بۆ کرات لێ بپرسێ لە چیا چاکتر دەبم ئەم لە چیا پرسیارە لە بابەتەکە ئەو بابەتەی کە چاکبوونەکە لەبارەی ئەو بابەتەوەیە ئەڵێ لە نیگار کێشانە یعنی ڕۆژ بە ڕۆژ من ئەو توانای نیگار کێشانم بەیاستر دەبێ و پێدەگا و زیاتر دەتوانم وێنەکان دەتوانم ورتر بکێشم دوایەوە نمونەیەکی تر دێنێتەوە ئەڵێ بە هەمان شێوە گەر بچێ بۆ لای ئەرساگۆراسی خەڵکی تیبە تا ببێت بە شاگردی ئەویش لە وەڵامی هەمان پرسیاردا هەمان ئەوە دەڵێ کە تۆ دێڵیت گەر دوای ئەوەش لی بپرسیت لی بپرسێت گەر لەگەڵ تۆ بم لە چ شتێکدا ڕۆژ بە ڕۆژ چاکتر دەبم ئەوە پێی دەڵێ لە ژەنینی نەیدا دیارە ئەمەی دۆمیان نەیژەنە لەگەڵ ئەم نەیژەنا بێ ئەویش بەرەبەرە فێری نەیژەنی دەکاوە لە نەیژەنیا ڕۆژ بە ڕۆژ چی دەبێت چاکتر دەبێت اینجا دوای ئەوە دەڵێ کاتێک لە تۆشمان پرسی باشە گەر ئەپیکرات ببێ بە شاگردی پرۆتاگۆراس و ڕۆژانە لەگەڵیدا بێت و هەر ڕۆژێکیش کە دەگەڕێتەوە بۆ ماڵ لە ڕۆژەکەی پێشتر چاکتر بوو بێت ئەوە لە چیدا چاکتر بوو بەرەو پێشووە تەبانەوە لەسەر هەمان شێوازی قسەکردنەکەی پرۆتاگۆرازم قسەیە دەکات ئەو دەڵێ ئەگەر بێ بۆ لای من ئەمڕۆ لەگەڵ ما بێ دواتر دوای ڕۆژەکە چوویەوە بۆ ماڵ ئەو کاتە دەزانێت کە چاکتر بوو هەمیشە وا دەڵێ ئەڵێ ئەگەر هات بۆ لای تۆ و دوایەوە چوویەوە بۆ ماڵ و زانی چاکتر دەبێت لە چیا چاکتر دەبێت ئەوە دەبێت تۆ ئەوە دەبێت تۆش وەڵامی وەک ئەوان وەڵامان بدەیتەوە ینی دەبێت تۆش بابەتەکەمان بۆ تحلیل بکەیت بزانین پرۆتاگۆراس لە وەڵامدا چی دەڵێت سوکرات تۆ دەزانی چۆن پرسیار بکەیت منیش بەوە خۆشحاڵم کە وەڵامی پرسیارە باشەکەت بدەمەوە باشەکان بدەمەوە هانی تۆ لێزانی لە پرسیارکردن منیش حەزم لەو پرسیارانەیە کە بە لێزانیەوە دەکرێت یانی من زیرەکەم هەبی کرات گەربێتە لای من و ببێ بە شاگردم وەک سۆفستایەکانی تر باری گران ناکەم ئەوە تەمان سۆفیست بەردەوام ئەوی تر دەشکێنێ نزم دەکاتەوە بۆی بازاری خۆی گەرمکە چونکە ئیش لەسەر ناوبانگ دەکات ینی ئەوی تر هەر ئەمە کارێکی کاری سۆفیستە کە دەڵێ سۆفیستەکانی تر ئاوا خراپن ئاوان هیچ نازانن من چ دەزانم هی ئەوان هیچ نازانن ینی چی ینی من دەزانم خۆی ئەماینەکەیە ینی بۆ خۆ نیشاندان و شاردنەوەی ئەوانی ترە هەم یاریکردنە بۆ نیشاندان و شاردنەوە پۆشین و دەخستن چی دەردەخێت و چی دەپۆشیت ئەمە ئەو شتەیە کە سۆفیست یاریەکەی پێدەکات هەڵێ باریان گران ناکەم ئەوانە لەگەڵ گەنجەکان مامەڵەیەکی خراپ دەکەن ئەمە ژوا دەکا ئەوان لە دەستیان هەڵبێن و سۆفیستەکانی تر بۆ ئەوەی فێریان بکەن بیان گەڕێنەوە و ناچاریان بکەن بەوەی بیرکاری و گەردون ناسی و ئەندازە و میوزیک بخوێنن هەڵێ بەڵام کاتێک گەنجێک دێتە لای من تەنها ئەوە دەخوێنێکە بۆی هاتووە یانی چی ناخوێنێ هانی فەلەک و ڕاضیات و ئەمانە ناخوێنێ هەڵێ بەڵام ئەوان ناچاریان دەکەن گەنجیش حەزی بە منیە هەموو لەسەر حەز دەڕوا وەک وایە منداڵێک بێنی بڵێ بیبەی بۆ لای مامۆسایە فێریکە بۆ نمونە دەتەوێت فێری شتێکی بکە کە خۆی وعی بەوە نییە کە ئەو شتە فێر ببێ باشە مامۆستاکە بڵێ من مامۆستایەکی باشم لەگەڵە منداڵە
بۆچی چونکە ئەوەی فێر دەکەم کە خۆی دەیەوێت تەبانەوەی چی فێری منداڵە دەکەی ئەوەی خۆی ئەم منداڵە دەیەوێت چییە ئەو دەیەوێت هەمیشە یاری لەگەڵکەیت ئەو کاتە چی فێر دەکەیت ینی ئەلێرە جۆرێک لە مجامەلەکردن ڕووپامایی هەیە بۆچی بۆ ئەو گەنجانەی کە بانیان دەکات من بارە گران ناکەم من ئەرکت سووک دەکەم تۆ بە 2 ڕۆژ فێر دەبی ببیتە سەرکردە بە 4 ڕۆژ فێر دەبی ببیتە نازانم چی زۆر بە ڕێگایەکی زۆر ئاسان زۆر خێرا ئەمانە هەمووی تەبان هەمان شتە ئەوەی کە لە ئێستا هەیە لە 15 خولەکان نازانم ئەمە دەکەم لە ئەمانە هەمووی نفسی حکایەتە کە سۆفیستەیەتی سۆفیستیش وە ئەمە دەکات ینی ڕووپامایی دەکات بۆ ئەوانەی کە دێنە ژێردەستی و پاریان لێ وەردەگرێت هەڵێ ئەوان مامەڵەیەکی خراپیان لەگەڵ دەکەن بۆچی چونکە ناچاریان دەکەن فێری ڕاضیات و ئەندازە و میوزیک و کەچی بەڵام ئەمان ڕقیان لەم شتانەیە حەزی پێ ناکەن لەبەرەوە لە ژێر دەستی ئەوانە هەڵدێن بەڵام بابێن بۆ لای خۆم هاتم بۆ لای من ڕێک ئەو شتیان فێر دەکەم کە خۆیان دەیانەوێت ئێستا تو ئێوە بیر لە زانکۆ بێنە پێش چاوتان وەدا بنێن من ئێستا لە زانکۆم دەرز دەڵێمەوە وە دەمەوێ ئەو شتا فێری تەلەبەکان کەم کە بۆی هاتون حەزیان لێ خۆیان داوای دەکەن چی ڕوودەدا یعنی من دەبێت چیان پێ بڵێن ینی ئەوەی حەزیان لێ و داوای دەکەن من فێریان بکەم دەبێت چی بێ دەبێت فێریان بکەم چۆن هاتووە فەرەزانەندێکیان بۆ شوکردن و هێنان هاتوون فێریەوەیان بکەم چۆن ینی هەندێکی توزانم هەر یەکە بۆ شتێک هاتووە یەکێک هاتووە بۆ شەهادە و دەیەوێت نەشخێنەوە بە ئاسانترین ڕێگا شەهادە بێنێ دەبێت فێری کەم چۆن فێڵ بکەنی چۆن لەگەڵ مامۆساکانە خۆی ساسکاتەوە وانیشان بدا کە بەدڵی ئەوانە تاوەکو دەرەجەی بدەنێتەوە من لەسەر ڕووپامایی دامەزراوە زەمینەکەی ئاوایە یعنی من فعلەن لەوێ دانیشم دەبێت چی بکەم من بۆ نمونە مامۆسای زمانم فەلسەفەی زمانم ئەم تەلەبەی هاتووە هەر نازانێت فەلسەفەی زمان چییە هەر کە لە هینەوە ئەعدادیەوە هاتووە هەر نەیبیستووە فەلسەفەی هەر نازانێت بۆ نمونە پراگماتیک چییە ئەی کە شتێک نەزانێت چۆن حەزی لێ دەکات چۆن ئەوەی دەوێت کەواتە شتانێکی دەوێت من لەگەڵ ئەو شتانی ئەوا دەڕۆم وە فعلەن لە زانکۆ وە فەشەری زانکۆکانی ئەمە سەبەبکەی ئەمەیە چونکە ئەم پەیوەندی ئاوارێک کراوە مامۆساکان بەپی ئەوە دەڕۆن کە تەلەبەکان دەیانەوێت لەبەرەوە ئەو وەزعە لە ناو زانکۆ ئاوایە هەردوو تەرەفەکە لە ناو پەیمانێکی شاراوە و هەردووکیان حەز ئەوە دەکەن کە خۆیان حەزیان لێیە نەک ئەوەی کە وەزیفەکەیان پیشەکەیان دەیخوازێ لێیە جا پرۆتاگۆراسیش دەڵێ من زۆر باریان قورس ناکەم شتەکەیان زۆر بۆ ئاسان دەکەم ئەو شتێک خۆیان دانەوێ من ئەویان فێر دەکەم واتە ئامۆژگاری دروست ئەوەی کە فێری دەکات چییە واتە ئامۆژگاری دروست کە پەیوەندی بە کاروباری تایبەتی خۆیەوە هەیە ینی پەیوەندی بەژنێنانەوە کاروباری تایبەتی خۆیەوە ینی ئەو شتانەی کە ئەو حەزی لێتی و ئەو شتانەی کە ئەو خەونی پێوە دەبینێ و ئەو خەونانەی ئەویش شتانەکە لە دەرەوە میسالەکانی ئایدیاڵەکانی هەمووی لە دەرەوەن ینی دەیەوێت فەرزەن ببێت وەکو فلان و گۆرانی بێژ ناوبام دەکات دەیەوە وەکو فلانە کەس ئاوای لێبێت ئەمانە عینەکانی ئەون ئەمیش یارمەتی دەدا چۆن ببێ بەوان ینی سۆفیست وا ناکات کە ئەمەی دێتە لای ببێت بە خۆی یعنی وەکو چۆن نیگارکێشەکە ئەمە دەچێت لای دەبێتە نیگارکێش سۆفیست کە یەکێک دەچێت بۆ لای نابێ بە سۆفیست چونکە سۆفیستە خۆی وجودی نییە تا ببێ بەوە ینی وەکو پیشەیەک وەکو هونەرێک وجودی نییە بەڵام وای لێ دەکا کە ببێ بە شتێکی تر بەڵام ئەو شتێک کام دەبێ بەو شتە چییە ساختەیە
بۆ نمونە کچێک دەیەوێ ببێ بە فلانە مەمەسیل کە ناوبانگی هەیە لە ڕێگەی چیەوە دەبێبەوە لە ڕێگەی مکیاژەوە لە ڕێگەی تەجمیلەوە هەر لەبەرەوەشە سکوات لە گۆرگیاسا مۆزوعی تەجمیل دەکات بە سێبەری هونەرەکان وامە سێبەری هونەرە لە بەرامبەر ئەمە چی هەیە وەرزش هەیە وەرزش جوانێکی تەبیعی دروست دەکات بەڵام تەجمیل کە لە دەرەوەیە ئەمیان لە ناوەیە جۆرەکە لە پێگەیشتنی ناوەکی بەڵام ئەوی تریان لە دەرەوە دروست دەکرێت ئەوەی کە لە دەرەوە دروست دەکرێەوە ساختەکەیە یعنی شتێک لە ناوە پەیدا ناگێت لەبەرەوە کاری سۆفیست ئەوە نییە ئەو توانایانە لە ناو تاکەکانە دامەزرێنێت تاوەکو لە کار و کردەوەکانیانە ئەم توانایە دەرکەوێ کاری پێ بکەن ئەی ئیشی چییە ئیشی ئەوەیە ڕواڵەتێک نیشانی دەدا چۆن ڕواڵەتێک بۆ خۆی دروستکە و تەمسیلی ئەو شتە بکا کە دەیەوێ وەک ئەو بێت تەبەن بۆ ئەوەی کەسێک وە کەسێک بێ دەبێت چی بکە دەبێت تەمسیلی بکات دەبێت ئەو چی کرد ئەمیش ئەوە بکات تەبەن ئەو دەڵێ من ئیشم بە پیشەکان و فلان وانە نییە ئیشی من ئەوەیە ئەم کەسە حەزی لە چییە لە کاروباری تایبەتی و شخصی خۆیە من ئامۆژگاری دروستی دەکەم لەو مەجالە بەڵام هەر ئەمەندەش نییە لە مەجای سیاسەتی شاریشە ئەڵێ لەوێش کۆمەکی دەکەم ئەڵێ واتە فێری ئەوە دەبێت چۆن ماڵ بەڕێوە بەرێت هانی فێری دەکات چۆن ماڵ بەڕێوە بەرێت و ئەوەش پەیوەندی بە شارەوە هەیە چۆن توانایەکی باشتری هەبێت لە کردار و گفتاردا لە چارەسەرکردنی ئەو شتانەدا کە پەیوەندی بە کاروباری شار و دەوڵەتەوە هەیە یعنی فێری ئەوەی دەکات چۆن ژیان بەڕێکە لە ماڵەوە چۆن بەڕێکە لەگەڵ منداڵەکانی چی بکە چۆن ینی بەڕێکە لەگەڵ دەوروبەرەکەیە فێری ئەوەی دەکات یعنی ئەوە هەرچی پێویست بێ بۆ نمونە تۆ دەتوانی لە ڕێگەی درۆوە ژیان بەڕێکەیت ئەو فێری ئەوە دەکات چۆن ئەم درۆیە بکەیت یعنی چۆن وێنەیەک بۆ خۆت دروستکەی کە ئەو شتە بەدڵی بەرامبەرەکەت بێ و بەڵام ئەو شتە نەشبێت خۆی نەبێت کەس تۆ بە وێنە شتەکان دروستکرە و کاتە مشکلە نامێت بۆ نمونە منداڵێک داوای شتێک دەکا حەزی لە شتێکە تۆ دێنی بۆ هەمێکی ئەو شتەی دەدەیت ینی شتێکی خەڵەتێنەر ئەو نییە بەڵام لی دەکەی بە ئەو بیانوەکەی دەبڕێت و تەواو ینی کێشەکە حەل دەبێت ئەڵێ من فێری ئەوەی دەکەم کە چۆن لە چارەسەرکردنی ئەو شتانە کە پەیوەندیان بە کاروباری گشتی شارەوە هەیە لەگەڵەوەی کاروباری تایبەتی ناوماڵ تەمەنم دووشتە لە ناو فەلسەفەی گریکیا بە سیاست ناو دەبرێ ینی ئەم ئەو نەرەی کە ڕەبتی بە خێزان و ماڵ و شارەوە هەیە ئەمە سیاست لەم پێنا وەک هونەرێک کاری خۆی دەکات ڕێخستنی پەیوەندیەکانی ناوماڵ و ڕێخستنی پەیوەندیەکانی ناو شار ینی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پەیوەندی خێزانەکان سکوات دەڵێ کاتێکە گوێم لە قسەکانت دەبێت پێم وایە دەتەوێت بڵێ تۆ سیاست فێری خەڵکی دەکەیت و تۆ لە پیاوەکان کەسانێکی چاک دروست دەکەیت یعنی بە پێ قسەکانت بێ چونکە سیاست بە تایبەتی لای سوکرات سیاست ڕەبتی بە چاکبوونەوە هەیە سیاست ئەوەیە کە زەمینەی چاکبوونی تاکەکان ساز دەکات وە چاکبوونی ڕەبتی بە بارەکانەوەیە نەکتوانەکە بەڵام لای ئەڕستۆ سیاست عیبارەتە لە زەمینە سازی بۆ توانەکان نەک بۆ بارەکان چونکە لای ئەڕستۆ بارەکان فێر دەکرێن فەزیلەتەکان فێر دەکرێن ینی دەکرێت ئێمە خەڵکێک فێری دەستپاکی بکەین دەکرێت فێری ڕایبێنی لەسەر دەستپاکی ڕایبێنی لەسەر ئازایەتی ڕایبێنی لەسەر بەخشندەی ڕایبێنی لەسەر خۆپارێزی ئەمانەی کە پێدەوتە ئازایەتی ئەمانە کە فەزیلەتەکانن سوکرات ئەڕستۆ پێی وایە لە ڕێگەی ڕاهاتنەوە ئێمە دەتوانین ئەم فەزیلەتانە بچێنین بەڵام لای سوکرات ئەم فەزیلەتانە ناچێنێن لە دەرەوە تۆ ناتوانێ ئمە بچێن بەڵام توانەکانەوە حتمان ینی توانەکان
ئێمە دەیچێنین لەوانی ترا چونکە سیستەمێکە و تۆ دەخەیتە ناو ئەو مادەیە و وەکو جیازێکیش دەکات لە کەسەکە ئەوەی تەکنیکی و ڕەتی بە تەکنیکەوە هەمووی دەکرێت بچێندێت و پەروەردەی تەکنیکی ئیمکانی هەیە بەڵام پەروەردەکردنی ئەخلاقی ینی پەروەردەکردن بۆ چاندنی فەزیلەتەکان ئەمە لای ئەو ممکن نییە هەر وەکو چۆن تەنانەت فەزیلەتەکان بە ئەخلاقیەکان و هونەریەکانەوە ئێمە لە ڕاستیان ناتوانین بیانچین بۆ نمونە کەسێک شێرکۆ شاعرە شاعریەتەکەی خۆی ناتوانێت بگوازێتەوە بۆ کوڕەکەی یا بۆ منداڵەکەی یا بۆ هەر کەسێکی تر واوەی دەگوازرێتەوە دەتوانێت فێری قۆزم خافی بکات دەتوانێت فێری ئیقاعی شاری بکات ئەمانە شتانەکەن فێر دەکرێن چونکە ئەمانە تەکنیکن هونەر نین یعنی کەسەکە بۆ نمونە لە دابنێنێم ئێستا شاری کلاسیک دەنووسێت کەسێک دەکرێت بە وردی لە ئەسەن لە شاعیرەکان باشتر و ورتر بتوانێت عروس بزانێت چیە و بتوانێت و ژنەکان بەرگە بکە و شی بکاتەوە و بتوانێت جملە ڕێکخا و قافیەشی مەزبوط بێت بەڵام بەمە دەبێت بە شاعر ئەمە تەنها تەکنیکی شارە لەبەر ئەوەی بەشداری دەکات لە ناو ئەم تەکنیکە ئەوەی کام تەکنیکە دەیکات بە شعر ئەوە چییە؟ ئەوە بەهرەیە وەم بەهرەیە نەقڵ نابێت ئەوەی تەکنیکە نەقڵ دەبێت ئەوەی کە بەهرەیە بۆ نمونە ڕەسامێکی ئێنێتە وێنە کێشێکە کە هەیە بە وێنە کێش ئەمە ناتوانێت کوڕەکەی بکا بە وێنە کێش نەک کوڕەکەی هەر هیچ کەسێکی تر ناتوانێت بکاتە وێنە کێش بەڵام بەمەرجێ وێنە کێشی وێنە کێشان بەوەی نەزانین کە تەنها تەکنیکە چونکە ئەوەی تەکنیکیە ئێمە دەتوانین هەموو کەسێک دەتوانێت ئەگەر تەکنیکەکە بزانین لە ناو دەستیا لە ناو مێشکی ئەو کەسا بیچێنین فێری کە ئەم قەڵەمە چۆن بجوڵێنێتەوە و لە کوار تاریکیکە لە کوێ ڕۆشنیکە و بتوانێت بینینی ئەو تاریکی ڕووناکیە ببینێت تاوەکو فعلەن لێرە نەقلی کاتەوە سەرێرە ئەمە پرۆسەیەکی زۆر میکانیکیە ئامێرێکیش ئەمە دەکاتیانی بەس ئەوەی ئەمەی کە ئێمە دەیکێشین دەیکا بە کارێکی هونەری ئەوە شتێکی ترە ئەمەیە کە ئەمە دەکات بە کارێکی هونەری ئێمە ناتوانین بیگوازینەوە بۆ ئەوانی تر لەبەرەوە ئێمە کۆلێژێکمان نییە قوتابخانەیەکمان نییە بۆ ئەوەی خەڵکێک بک بە شاعر بەڵام دەکرێت ببێتە ناقدێکی ئەدەبی دەکرێت لە مەجالەکانی ترا زانستەکانی ئەدەب هەن لەم بوارانە فێر بێ بەڵام ئەمن نایکە نەدەیکات بە ڕۆمان نووس دەکرێت تەکنیکی ڕۆمانی تۆ پێ بڵێ تەکنیکی چیرۆکی پێ بڵێ بەڵام بەوەی کە تەکنیکی چیرۆک دەزانێت ناوێت بە چیرۆک نووس ئەنجا تەکنیکی چیرۆک لە ڕاستیا دوا دەکەوێت بەسەر چیە بەسەر چیرۆک خۆیە یا بەسەر بۆ نمونە تەکنیکی شعر دوا دەکەوێت بەسەر شعر خۆیە شعرەکە هەبووە دواتر کەسانێک گاتون لێ ڕاماون یاساکانیان کەشف کردووە و بووەتە تەکنیکی ئەو هونەرە لەبەر ئەوە ئەی باش ئەم یاسایانە لەکوێوە هاتوون ئەمە ڕەبتی بە بەرەکەوە هەیە لەبەرەوە بەرەکان یاسا دۆزن جێبەجێکردنی یاسا نیە بەڵام تەکنیک جێبەجێکردنی یاسایە یعنی کەسێک من کەس دەکەم بە کەسێکی تەکنیکی فێری ئەوەی دەکەم چۆن یاساکە جێبەجێکە لەبەرەوە بەرەکان جیاوازن لە چی؟ لە تەکنیک لەوەی تەکنیکیە لە کاری هونەریە لە مۆزۆی ئەخلاقی شا بە هەمان شێوە دەکرێت ئێمە بە مراقەبە و معاقەبە کەسێک وا لێ بکەین دزینەکە دەستپاک بێت بەڵام ئەم کەسە دەستپاک نییە لە خۆیان دەستپاک نییە ئەمە هەروەکو ئەوە وایە بۆ حیوانێک کۆمەڵە شت دانێ بۆەوەی پەلاماری شتێک نەدا تۆ لێت قەدەغە کردووە لێت ئین کردووە یانی ئەو هێزەی کەوا دەکا ئەم کەسە شتێک نەبات لەناو خۆیان نییە شتێکی دەرەکی ئێمە لە ناومان ناچاندومانە ترسێکە لە ناو ئاچاندومانە ئەمە کردەیەکی ئازادانە نییە ئەمە لەبەرەوەی بەسراوەتەوە بۆی ئەو کارە ناکە لەبەرەوە کاتێک تو ئەمەی لەسەر لا دەبەی چی دەکا دەیکا ئەمەی کە ئەم کارە دەکای یان ناکا ئێمە ناتوانین فێری کەسیکەین ئەمە بابەتی فێرکردن نییە ئەسڵی پرسیارەکەی سوکرات ئەمەیە وەوەی پرۆتا گۆرازی دیعای دەکا ئەمەیە کە ئەو کەسەکان وا لێ دەکات چاک بن
لە ڕاستیدا چاکبوون فێر ناکرێ شتێک نییە ئێمە فێریکەین خەڵکێک فێرکەین چاک بێت چاکبوون دەکرێت بکرێتە مۆزوعی گفتوگۆ و باسکردن بەڵام باسکردن و گفتوگۆ ینی ئەوە ناکە کەسەکە چونکە بڕیارە و بڕیارانەی کە ئینسان دەیدا خۆی بەسەر بەخۆ دەیدا وە شتێکە لە ناو خۆیان و ئەمە دەستی پەروەردەی پێ ناگات هەر لەبەرەوەشە تۆ زۆر جار کەسانێک گەیە على ئاساس پەروەردەت کردوون چونکە ئینسان ئامێر نییە تۆ بەرمەجەی کەیت وتر ئەوە یەک دنیا ئەگەر لە ناوی کار دەکات هەر لە ناو ئەمانی کە پەروەردە کراون ڕێک کاینێک دەردەچێت تەوا پێچەوانەی ئەوەی کە تۆ ئەم پەروەردەیە کردوێتی بە ئەمانش یعنی ئەوەی کە ئەمەی بۆ پەروەردە کردووە بینایکە ئەو ڕێک بە پێچەوانەوە ئەم پەروەردەی کردنی هەمان شت لەبەر ئەوە ئەم شوێنەی ئینسان شوێنی کۆنتۆڵکردن نییە و کۆنتۆڵ ناکرێت بەڵام ئەوەی تەکنیکیە تۆ دەکرێت فعلەن سیستەمە لە ڕێگەی ڕاهاتنەوە دەتوانانی نەقلیکەی بۆ بەرامبەرەکەت جا ئەوەی کە لەم پەرەگرافا هەیە قسەکە لەبارەی ئەمەوەیە ئەڵێ تو خەریکی دیارە لە هونەری سیاسەتا شارەزای ئەو هونەرە وا دەکات کە کەسەکان چاک بن کە پیاوەکان کەسانێکی ئەڵێ لە پیاوەکان کەسانێکی چاک دروست دەکەیت یعنی ئەڵێ بە پێ قسەکانی تۆ ئێمە دەتوانین خەڵک وا لێ بکەین چاک بێت یعنی چاکبوون بگوازینەوە پرۆتاگۆراس دەڵێ سوکرادەوەی کە من پەیمان دەدەم بیکەم هەر ئەوەیە کە تۆ وتت یعنی من ئەمە دەکەم من پیاوە چاکەکان دروست دەکەم سوکرات بەڕاستی ئەو کاری کە تۆ دەکەی کارێکی باشە گەرخاوەنی زانستێکی ڕاستەقینەی ئەو بوارە بیت یعنی ئەگەر ئەوە فعلەن زانستێکی بەڕاستی زانستێکە بێت بۆ ئەم بوارە ینی بواری چاکبوون ئەو کارێک تۆ دەکەی کارێکی بێوێنەیە کارێکی تەواو باشە مەبەست چییە لەمە مەبەست لەوەیە کە من گومانم هەیە لەوەی کە زانستێکە بێ بە ناوی زانستی چاکبوون بە ناوی زانستی فێرکردنی فەزیلەتەکان من نامەوێ هیچت پێ بڵێم جگە لەوەی کە دێتە ناو بیرکردنەوە ینی ئەوەی بە بیرمادێ من بە ڕاستەخۆ بە تۆی دێڵێم شتێک نییە من یاریت لەگەڵ بکەم لە ڕاستیدا من پێم وانە ئەو هونەرە فێری خەڵک بکرێت بەڵام لەبەر ئەوە تۆ وا دەڵێیت چارم نییە جگە لەوەی ئەوەی کەوتت بەڕاستی بزانم بۆچی هەڵێ لەبەر ئەوەی ئەمە تەبەن بۆچی دەڵێ من ناچارم ئەوەی تۆ دێڵی بەڕاستی بزانم لە کاتێکا من وابیر دەکەمەوە ئەڵێ لەبەر ئەوە تۆ دەڵێ من ئەم کارە دەکەم و خەڵکم چاک کردووە و تۆ ساڵانێکە خەریکی ئەمەیت لەبەرەوە ناکرێ من حساب بۆ ئەم قسەیەت نەکەم کە تۆ دەکەیت دەکرێ ئەم قسەی تۆ دەکەیت لە خبرەیەکی زۆرەوە هاتبێت لەوانەیە شتێکی باش بێت باسدەوە کارە بکەم کە پێم وایە ڕێگرە لە بەردەم ئەوەدا ئەو هونەرە فێری کەس بکرێت و لە کەسێکەوە بگوازێتەوە بۆ کەسێکی تر منیش وەک گریکیەکان دەڵێن پیاوانی ئەسینا زانا و شارەزان لەگەڵ ئەوەشدا من کاتێک ئەوان دەبینم کە لەو کاتەدا کە دەوڵەت پێویستی بەکارێکە کە پەیوەندی بە بیناسازیەوە هەیە لە ئەنجومەنی شاردا کۆ دەبنەوە و ئەندازیارەکانی بیناسازی بانگێژ دەکەن بۆ ئەوەی لەبارەی کارەکەەوە ڕاوێژیان پێ بکەن یعنی ئەگەر ئەنجومەنی شار کاتێک دەوڵەت پێویستی بە بینایەکە دروستیکە ئەوە گوێ لە کێ دەگرێت گوێ لە ئەندازیارەکان دەگرێت ئەڵێ ئەنجومەنی شار ئەندازیارەکان کۆ دەکاتەوە ڕاوێژیان پێ دەکات تاوەکو ڕێیان وەردەگرێت لەبارەی ئەوە ئەم بینایە چۆن دروست بکرێ یان نەکرێت ئەڵێ کاتێکیش دەوڵەت کەشتی پێویست بێ ئەوە کەشتی سازەکان بۆ ڕاوێژ پێکردن بانگێژ دەکات بۆ ئەم ئەو کارانش کە لەمانە دەچن و ئەوان بە بابەتی فێربوون و فێرکردنیان دەزانن هەمان شت دەکەن یعنی ئەو شتانی کە ڕەبتیان بە فێربوون و فێرکردنەوە هەیە ئیمکانی ئەوە هەیە کە فێر بکرێن و بگوازرێنەوە وەکو پیشەکان توانە پیشەیەکان ئەڵێ لەما ڕاوێژ بە خاوەن پیشەکان دەکرێت چونکە ئەمانە توانای فێرکردن و
ئەوانەیان هەیە بۆ ئەو کارانەش کە لەمانە دەشن و ئەوان بە بابەتی فێرکردن و فێربوون و فێرکردنیان دەزانن ئاماشت دەکەن کاتێکیش کەسێک دەیەوێت لەبارەی ئەو کاروبارانەوە قسە بکات و قسەکانی لێوەربگیرێت گەر ئەوان بە پسپۆری نەزانن ئەوە هەر چەندە باش بێت یا دەوڵەمەند بێت و ڕەشڵەکێکی ڕەسەنیشی هەبێت نەگەر قسەکەی لێوەرناگرن بەڵکو گاڵتەی پێ دەکەن و پێی پێ دەکەنن تاوای لێ بکەن جارێکی تر هەر لە خۆیەوە ڕای خۆی لەبارەی شتێکەوە دەرنەبرێت کە تایدا شارەزانیە گەرم لە جێڕێژ بکە ئەوە سەرۆکی کۆبوونەوەکە پاسەوانەکان بانک دەکات و تا دووری بخەنەوە یا قۆڵبەستی بکەن ئەڵێ ئەنجومەنی شار تەنها قسە لە پسپۆرەکان وەردەگرێت ئەگەر کەسێک پسپۆر نەبێ و قسە لە خۆیەوە بکارڕێی بدە ئەوە پێی پێر دەکەن هیچ نەبێت لە ڕووی ینی لە ڕووی سایکۆلۆژیەوە سزای دەدەن بەوەی دوورکەوێتەوە ئەگەر ئاواش دوور نەکەوتەوە ئەوە پاسەوانەکان بان دەکەن بنە دەرەوە ئەمە تەبەن لە مەوزوعی چیە لە مەوزوعی پیشەیە بەڵام دواتر دەڵێ لە کاروباری دەوڵەتە ئەمە وانە لە کاروباری دەوڵەتە پرس بام و کەسێک دەکرێت ئێتر ئەو کەسە دارتاش بێ فلانی بێ ئەمەی لەمی ترا پسپۆر بێ ئینجاڕە یەکەی وەردەگیرێت لەوی تر پسپۆر بێ یا پسپۆر نەبێ یا هەرچێک بێت ڕێی وەردەگیرێت یا لێرەوە دەیوە شتێک بڵێ ئەڵێ بەڵام کاتێک بۆ کارێک کۆدەبنەوە کە پەیوەندی بە سیاسەتی شارەوەیە ئەوە ڕاوێژ بە هەر کەسێک دەکەن ئیتر گرنگ نییە و کەسە دارتاشە ئاسنگەرە بازرگانە یان خاوەنی کەشتیە گرنگ نییە دەوڵەمەندە یان هەژارە خانەدانە یا بێ ئەسڵ فەسڵە کاتێکی ژەمانە ڕای خۆیان دەڵێن کەس سەرکۆنەیان ناکات لە کاتێکدا ئەوانە لەبارەی ئەو کاروبارانەوە لە هیچ شوێنێک فێر نەکراون و هیچ مامۆستایەکیشیان نەبووە فێریان بکات تا لە ڕاوێژ کاری و دەربڕینی ڕای خۆیان وێر بن ئەڵێ لەو کاروبارانەی کە ڕەبتی بە کاروباری گشتی شارەوە هەیە هەموو کەسێک بۆی هەیە قسە بکە وە لێرە داوای پسپۆری ناکرێت پسپۆری شەرعیەت نادا بۆ قسەکردنە وە لێرەشا مامۆستا ئەوانەی کە قسە دەکەن لەو ڕێی دەدەن ئەمانە مامۆستایەکیان نەبووە تا فێریان کە و ئەمانە زانستێک نەبووە تا وەریگرن و لە ڕێگەی ئەم زانستەوە ئەم قسانە بکەن نەمامۆسایان هەبووە نەفێر کراون ئەڵێ ئەمەوە دەگەیەنێ لای ئەسینیەکان ئەوەی ڕەبتی بە کاروبارانەوە هەیە فێرکردنی ممکن نیە شتێک نییە بۆ فێرکردن تەنها ئەوەی کە پیشەیە بۆ فێرکردنە کەواتە مەوزوعی سیاسەت بە معناگریکەکەی شتێک نییە ئێمە فێری کەسێکی بکەین ئەگەر سیاسەت بە معناگریکەکەی ڕێگای چاکبوونی کەسێک بێت ئەوە بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین کەسەکە چاک بکەین کەسەکە فێر بکەین تەنانەت فێریشی بکەین چاک بێت فێری بکەین توکەمەی فێربوون نیە فێربوون پرۆسەیەکی زۆر نائاگایانی تۆ دەتەوێت بچی زمانێک فێربی هەتا تەرکیزت لەسەر ئەوە بێ فێربی فێر نابی بە شکڵێکی نائاگایانە ئەم زمانە لە ناو مێشکا دەچەست پێ باشترین بەڵگە بۆ ئەمە منداڵ بەبێ ئەوە بیرکاتەوە کە زمان فێر دەبێ فێر دەبێت واتە ئەم پرۆسەیە نەکەوێتە دۆخێکی نائاگایانەوە پرۆسەکە سەرکەوتوو نابێت تۆ لە کاتی فێربوونی شۆفێریە دەبێ بیل لەوە بکەیتەوە کە فێری شۆفێری نابیت بۆی فێر ببیت یانی چونکە شتێکە دەبێ ئازادی کەیت تاوەکو لە ناو تۆ بچەسپێت و ڕابەی لەسەری بەڵام ئەم مەوزوعانە ئەمانەیە بەبێ وشیاری ناکرێت و ئەمانە وشیاریان تایە لەبەرەوە وشیاری تایە فێرکردنی ممکن نیە یعنی وشیاری بەو کارە دەکرێت لە باسکردنا وشیاربوونەوە بەو کارە دروست ببێت یعنی بزانی چیە بەس ئەمە وات لێ ناکا کە تۆ چاک بیت وە چاکبوون پرۆسەیەکی ترە لە ڕاستیا چاکبوون ڕەبتی بە بیرکردنەوە وە بیرکردنەوەی کە ئینسان لە ناو خۆیان بیر دەکاتەوە بیرکردنەوە بە معنای ڕاستەقینەکەی ینی نەک خەیاڵکردن نەک بیرکردنەوەی تەکنیکی ناحسابینە نە بیرکردنەوەی حسابی نە مەوزۆی خەیاڵکردن کە خەیاڵکردن و بیرکردنەوە لەوێەوە گیان کە لە بیرکردنەوە ئەسەن خودی تۆ حازر نییە لە خەیاڵکردنە خودی تۆ حازر دەبێت ینی ئەو شتەی بیری لێ دەکەیتەوە شخصی دەبێتەوە بە نسبەتی تۆ بۆ نمونە ڕۆمان نووسێک خەیاڵ دەکاتەوە
و شتانەی دەبێت خۆی بچێتە ناویان ئەوەی شخصیت تێکەڵ بێ لەگەڵ ئەوەی کە هەیە بەس ئەوەی کە ڕەبتی بە بیرکردنەوە هەیە تۆ بوونی تۆ وەک شخصیت نەفی دەبێتەوە لە کاتی بیرکردنەوە و لە کاتی پەیدابوونی هوشیاریە فعلەن بوونت وەکو شخصێکی سایکۆلۆژی نەفی دەبێتەوە یعنی کە بیرکردنەوە حزور پێیا دەکا ئەوەی کە ڕەبتی بە سایکۆلۆژیای تۆوە هەیە تووشی غیاب دەبێت ینی تووشی ناوکەوتن دەبێت لەبەرەوە بەبێ کرانەوەی بیرکردنەوە ممکن نییە ئەو وشاریە دروست بێت و لە ڕێگەی وشاریشەوە نەبێت چاکبوون ڕوونادات بەڵام ئێمە بەبێ وشیاری و بەبێ بیرکردنەوە دەکرێت ڕابین لەسەر چی لەسەر شتانێک و سیستەمەکەیان لە ناومانە بچەسبێت وەکوتم منداڵێک هەرگیز بیل لەوە ناکاتەوە فێری زمان بێ بەڵام نەکار زمان وەکو سیستەمێک لە ناویا دایدەنی ئاین لە ناویا وەکو سیستەمێ دادەنی سیستەمی کۆمەلگاکە نەریتەکانی دادەنی بیرکاری دادەنی بیرکاری ژەر شتێکە ئەوە ئێمە بەبێ بیرکردنەوە فێری دەبین شتێکە دەیکەین نەک بیری لێ دەکەینەوە شتێکە ڕادەین تکراری دەکەینەوە ئەڵێ ئەمانە لەبەرەوەیە ئەمە هی فێرکردن نین زانین دوای ئەوە بەرەو کوێ دەڕوە ئەمە هەر تەنها بۆ کاروبارە گشتەکانی شاروانیە بەڵکو داناترین و ئێستا لێرە کۆمەڵە نمونە دێنێتەوە چۆن ئیمکان نییە فێربوونی فەزیلەتەکان ئیمکان نییە یعنی ئێمە ناکرێت فەزیلەتەکان فێرکەین بیان گوازینەوە کەسێکی فەزیلەتمەند و کەسێکی چاک ناتوانێت چاک بوونەکەی خۆی بگوازێتەوە بۆ نەوەکەی یا بۆ هەر کەسێکی تر ئەمە نمونونەکانە ئەڵێ بەڵکو داناتین و زاناتین و چاکترینی هاوشاریەکانمان لە ژیانی تایبەتیشدا ناتوانن ئەو بارەمەندیە بگوازنەوە بۆوانی تر بۆ نمونە بێرکلیز کە باوکی ئەو دوو گەنجەیە لەوەدا کە پەیوەندی بە فێربوونەوە هەیە بە باشترین پەروەردە پەروەردەی کردوون یعنی لەو شتانەی کە پەیوەندی بە فێربوونەوە هەیە فێرکردن فێربوونەوە هەیە فێری کردوون بەڵام ئەوەی کە خۆی تایدا زانایەکی بەتوانایە نەخۆی لە کەسەوە فێری بۆ و نەتوانی وشیەتی کوڕەکانی فێری ئەوە بکات کە خۆی دەیزانێت ینی ئەو لە فەزیلەتێکە بارەمەندە و دیارە لەو فەزیلەتە بارەمەند و زانداوە کامە کەسێکی بارەمەندە ئەڵێ شتەکانی تری هەموو فێرکردوونەوەوانە هی فێرکردن هی منداڵەکە توانیوێتی فێریکە فەرزەن فێری زمانی کردووە فێری مۆسیقای کردووە فێری ئەسب سواری کردووە بەڵام نەیتوانیوە ئەوەی کە خۆشی لە کەس فێر نەبووە یعنی ئەمیش لە چی فێر نەبووە لە عایلەکەی فێر نەبووە ئەمیش باوکی فێری نەکردووە مەکتەب فێری نەکردووە دەوروبەرەکەی فێری نەکردووە کۆمەلگا فێری نەکردووە شتێکە لە ناو وجودی خۆیان ڕواوە ئەمەی کە کەس فێری نەکردووە ئەویش ناتوانێت چی بکە فێری کەسی بکە لەبەرەوە ئەمە شتێکی گوازراوە و بۆ ماوەیی نییە چاکبوون شتێکی بۆ ماوەیی نییە و ئەمە تەنانەت لە حکایەتە دینیەکانیشا هەیە فلانە پێغەمبەر فلانە پێغەمبەر باوکی خراپە ئەمانە ینی چی ینی گواستنەوە نیە فەرزەن ئیبراهیم باوکی خراپە حەسە بە حکایەتەکە ئەی باشە باوکی خراپە و دەوروبەرەکەی خراپە لەکوێوە ئەمەی تیاڕواوە کە خۆی چاکە لەکوێوە هاتووەمە کەواتە لەوانە بۆی نەماوەتەوە بە پێچەوانەشەوە ئەگەر ئێمە فەرزەن نوح وەرگرین حەسە بە حکایەتە دینیەکە نوح خۆی چاکە بەڵام کوڕەکانی خراپن لەبەرەوە نە نوح دەتوانێت کوڕەکانی چاکە نە باوکی ئیبراهیمیش توانیوێتی ئیبراهیم خراپ کات کەواتە ئەم مەوزوعی چاکبوونە حەسە بام حکایەتانە ئەو نمونانێک کە لەم حکایەتانە هەیە شتێک نییە بگوازێتەوە لەبەرەوە کەس نە بۆ ماوەی نە لە ڕووی سۆسیۆلۆژی کۆمەڵایەتیەوە نە چاکبوونی تیا دەچێندێت نەخراپبوونی تیا دەچێندێت ئەوەی تیا دەچێندێت نەریتەکانن نەریتەکانیش نین بێلایەنن
یاسا منم زمانە نەریتێکە قسەی پێ دەکەم نەخراپە نەچاکە کاتێ من شتێکگەیە پێی دەکەم ئەوەی کە پێی دەکەم تەحدیدی دەکا من لێرە ئەم زمانە خراپ دەکەم یا چاکی دەکەم ینی خۆی نەچاکە نەخراپە بەس من دەتوانم خراپی کەم بەوەی ئەوەی کە خراپ بەکاری دێنم بۆ شتێکی خراپ نەخراپ بەکاری دێنم بۆ شتێکی خراپ یا بەکاری دێنم بۆ شتێکی چاک ئەڵێ ئەمە هەر تەنا بۆ کاروبارە گشتیەکانی شاروانیەوەم خوێندەوە ئەڵێ ئەو نەیتوانی پەروەردەیان بکە بەڵام ئەوەی کە خۆی تایدا زانایەکی بەتوانایە نەخۆی لە کەسەوە فێر بووە و نەتوانی وشێتی کوڕەکانی فێری ئەوە بکە کە خۆی دەیزانی ئەوە تا دەستی لێ بەرداون و ئازادی کردوون بە هەر لایەکدا بڕۆن بە هیوای ئەوەی خۆیان بگەن بەو بەرەمەندیەی کە خۆی هەیەت ینی بەڕێکەوت بەسەریا بکەون وەکو بڵێ و بێومێت بووە هەست دەکا ئەمە ناگوازرێتەوە لەبەر ئەوە دەستی لێ بەرداون بەڵکو بەڕێکەوت خۆیان ڕێیان پێ بکەوێت ینی ئەمە شتێکە دەبێت خۆت ڕێت پێ بکەوێت شتێک نییە کە ڕێت پێ نیشاندن بڵێن لێرەوە بڕۆ دەگەیبەوە نەوە پرۆسەیەکە لە ناوە ڕوودەدا تەمەنە ئەمە ڕەبتی بە ئازادی ئینسانەوەیە فعلەن ئەگەر ئەو مانتیقە نەبوایە کە ئەو مانتیقەیە گواستنەوەی تیانە چونکە ئەگەر فەرزەن ئێمە محکومین بەو زمانی کە فێری بوون و محکومین بە زۆر لە نەریتەکان کە ئێمە فێری بوون ئەمەی تایە محکومین منطقەیەکە بەڵام ئەوەی کە تایە محکومنی منطقەیەکی ترە وە محکومیش ناکرین ینی تۆ لە کام لە هەر کۆمەلگایەکە بی لە هەر شوێنێک بی لە هەر عایلەیەک بیت ئەو شوێنت محکوم نییە بەو عایلەیە بەو کۆمەلگایە بەو و ئەوان ناتوانن دەست لەو شوێنە بدەن ئەمە شوێنەکە تەنها ڕەبتی بەخۆتەوە هەیە و لێرە تۆ ئینسان فعلەن بە مەعنا ڕاستەقینەکەی ئازادی ئازادە وەلەویا ئەو دەتوانێت اختیار ئەو دەتوانێت ئەوە بکا کە دەبێ بکات بەڵام ئەوە کە نایکات ئەوەی کە لە دەرەوەیە دەتوانێت ڕێگری بکە لە بەردەمای لێ بکە کە نەیکات بەس ئەمیش دەتوانێت وا بکە کە بیکات ینی بە معنایەکی تر ئەوەی لە دەرەوە هەیە وەکو ڕێگرێک لە بەردەم ئەو هێزە ناوەکیایە نەک وەکو ئەوەی کە کۆمەکی بکایە بیچێنێ یا بچێتە ناوی نە ئەمە بربەستە لە بەردەم ئەوەی کە ئێمە تایە ئازادی ئەوەی کە لاینەکە باسم کرد شتێک گەیە وا لێ ئێمە دەکا بۆ نمونە ئەوەی شخصیە گشتی نەکەینەوە ترسمان لێ هەیە کۆمەڵە شت دەورەی داوی ئەوەی کەوا دەکا ئێمە ئەم بڕیارە لە ناومان هەیە نەیدەین ئەوەی دەرەوەیە بەڵام ئەوەی وا دەکا کە بیدەین ئەوەی ناوەیە ینی ئەلێرە ئێمە ئازادین گەر بتەوێت نمونەی تریشەیە ئەوە تا کلینیاسی برا بچووکی ئەم ئەلکیباتسە بریکلیسی باوکی لە ترسی ئەوەی ئەلکیبیادس خراپی نەکات خۆی لەو دوورخستەوە خۆی لەوی دوورخستەوە ینی لە ئەلکیبیادسی دوورخستوەتەوە بۆی ئەوە ئەخلاقی شەڕ نەبێت دایە دەستی ئەریفرۆن تا پەروەردەی بکات بەڵام دوای 6 مانگ ئەریفۆن دەینێرێتەوە بۆی چونکە نازانێت چی لەگەڵ بکات یانی نازانێت چی بکاتە ئەمە چاک بکات فەرزەن ئەگەر بیناردایە بیوتایە فێری ئەسب سواری بکەوە فێری دەکرد بیوتایە فێری نەیژەنینی بکە فێری دەکرد بەڵام نەیزانیوە چی لێ بکات ینی لەگەڵ یا چی بکات تا ببێ بەوە وەکو باوکی چاک بێت وەکو باوکیە و بەرەیتیا بێت ئەوە ئەو پەرەگرافە دەخوێمەوە و تەوا دەبین دەزانم مادوو دەکەین ئەڵێ دەتوانم جگە لەمانەش باسی کەسانێکی تیشت بۆ بکەم کە خۆیان کەسانێکی چاکن و بەڵام بە هیچ شێوەیەک نەیانتوانیوە نزیکەکانی خۆیان و جگە لەوانیش وا لێ بکەن چاک بن پرۆتاگۆراس بەڕاستی کاتێک کە لەو حاڵەتانە ڕادەمێنم دەگەم بەوەی کە چاکبوون فێرکردنی نییە یانی کە تۆ دەڵێ چاکتر دەبی ئەمە فێربوونی نییە بەڵام لەلایەکی ترەوە کە گوێ لە تۆ دەگرم دەڵێم لەوانەیە فێرکردنی هەبێت و ئەو ڕایش ڕای دروستەکە بێت چونکە ئەوەی کە تۆ دەڵێیت هەر لە خۆتەوە نایڵێت بەڵکو لە ئەزمونێکی زۆرەوە دەڵێیت کە سەرچاوی لەوە گرتووە کە خەڵکێکی زۆرت فێر کردووە ینی فێری چاکبوونت کردووە
بە پشتبەستن بەوەی کە خۆت پێگەیشتیت گەر دەتوانیت بەڕوونی بەڵگەمان لەسەر ئەوە بۆ بێنەوە کە چاکبوون دەکرێت فێر بکرێت داواکەمان ڕەت مەکەرەوە و بە بەڵگەکانت بۆمان بسەلمێن پرۆتا گۆراسیش ڕازی دەبێت کە بەڵگەکانی بۆ بێنێتەوە دەڵێ بە حکایەت بەڵگەکانت بۆ بێنمەوە وەکەوەی کە پیاوە پیرەکان بۆ مناڵەکان حکایەت دەکەن تەمان لێرە و گاڵکە بە سوکران دەکات کە ئێوە منداڵن هیچ نازانن و من بە حکایەت وەوە نیە بەوانە تێتان دەبێنە یا دەتانەوێت بەحسێکی دوور و درێژ لەبارەی مەسەلەکەوە بکەین تەبەنەوانیش دەڵێن ئەوە خۆت دەزانی بەدڵی خۆت کە چۆن بۆت دەلوێ ئاوا بکە حکایەت دەکەی بە حکایەت تێمان دەگەیەنی باسی ئەویش دەڵێ وا بزانم بۆ ئێوە خۆشە بە حکایەت باسی کەم حکایەت خۆشە طبعا سۆفستایی و وتار بێش ئەمە اعتمادیان لەسەر حکایەتە یعنی تۆ پرسیارێکیان لێ دەکەی حکایەتێکە بۆ دەگەڕنەوە بە حکایەتەکە جواب بدەنەوە ئەویش دەڵێ باشە وا باشە بە حکایەتێک طبعا لەوانەکەی ترە حکایەتەکەی پرۆتا گۆراس لەبارەی ئەم بابەتەوە کە فێرکردنی هەیە یانە دەخوێنینەوە لێکی دەدەینەوە